بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ من سیدا دوابانیم خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنمەی هەفتانی وەرزش بە دیداری ئێوەی ئازیز شادەبمەوە. بینەرانی ئازیز بۆم هەفتەی بەرنمەکە باسێک لە ئامادەکاریەکان و یانی پێشمەرگی سلێمانی بۆ ئاستی لاوان دەکەین کە ئەمساڵ بەژارە لە خولی پرۆلیگی عێراق بۆ ئاستی لاوان و ئەم ڕۆژیارەکانی دەستی پێکردووە دوو سبەی یەکشەمەش لە شاری دووەک یانەی پێشمەرگی سلێمانی لاوانەکەی ڕوبەڕووی لاوانی یانەی دووەک دەبێتەوە. ئێمە بۆ باسکردنێک لە ئامادەکاریەکانی یانی پێشمەرگی سلێمانی بە شێوەیەکی گشتی لە ستۆدیۆ میوانداری سۆران سەلیم ڕاهێنەری تیپی لاوانی یانی پێشمەرگی سلێمانی بۆ خولی پرۆلیگی عێراقمان کردووە. کاپتن گیان سڵاو لێبێ و دڵخۆشم ڕوو لەگەڵمانی. زۆر سپاس دەکەم پێشەکی بەناوی خی گەورە و میهرەبان زۆر سپاسی جەناب دەکەم بۆ ڕێخستنیە بەرنمەیە و بۆ بەسەرکردنەوەی هەموو وەرز و شەوانان تا بتوانن لە زۆنگەی ئێوانە بتوانن هەموو کەسێک گوێ لە بەرنامە پرۆگرامی جەناتان بگرێ. کاپتن گیان پێم خۆشە سەرەتا باسێک لە ئامادەکاریەکانی لاوانی یانەی پێشمەرگی سلێمانی کەم ئامادەکاریەکان چۆن ئامادەکاریتان کردووە و چۆن خۆتان بۆم پاڵانەتی حازر کردووە بۆم خولم. ئێمە وەکو یانی وەشی پێشمەرگە وەکو جێگری سەرۆکی یانەکە هەموو ساڵێک بەرنامە پرۆگرامیان هەیە بەسەر پرشتاری یانەکەمان کاپتن ئوسام موسکتێری یانەکە کە هەموو ساڵێک بەرنامە دروستەکەن. ئەمسا بەرنامەیان وا بوویمە پار ساڵ لە خولی تازە پێگەیشتوان بەشداریمان کرد کە توانیمان بە فەزلی خی گەورە بە هاوکاری یانەکەمان و یاریزانەکان توانیمان ببین بە پلەیەکی عێراق و دوا بە دوای ئەوەی یانەکەمان کۆبوونەوەیان کرد و هەستان بە گۆڕانکاری چۆن یاریزان پێگەین ڕاهێنەریش پێگەنی یانەکەمان هەستان ڕاهێنەری لاوانی پار ساڵیان کردە مدەڕیب لە مساعی مدەڕیب لە خەتی یەک و منیشان بردە لاوان ئێمەش بە پشتیوانی خی گەورە هاوکاریانە ڕۆژ بە ڕۆژ تەمرینەکەین و مەشقەکانمان چڕ کردێتەوە بۆ خۆ ئامادەکردنمان لە خولی پلۆریجی عێراق. هیچ یاریزانێکی نوێتان هێناوە بۆ تیپەکەتان چ لەسەر ئاستی بۆن لایەنەکانی دیکەوە گرێبەستان کردوێ یاخود لە تیپی تازە پێگەشتوانەوە یاریزان سەر خراپێت. بەرنامە و پرۆگرامی ینی وەشی پێشمەرگەر لە مەدرسەوە دەست پێکە هەتا تازە پێگەیشتوان هەتاکو و لاوان دوای لاوان بۆ خەتیەک ئێمە ئیسفادە لە مەدرسەکەمانەکەین دوای ئیسفادە لە تازە پێگەیشتوانەکەین خۆشبەختانە ئەم ساڵ دە یاریزانی تازە پێگەیشتوانمان سەرخستووە بۆ لاوانەکەمان کە چوار یاریزانی لاوانمان ماوەتەوانێ لەگەڵ چەند یاریزانی دەوروبەری شاری سلێمانی کە تەکمیلەمان کردووە ئێمە زیاتر ئیتیمامەین بە دەوروبەری شاری سلێمانی تیپەکەمانی پێ تەکمیلەکەین. چ ئومێدێکتان هەیە بۆ نمونە کە ئاست و ئەنجامێکی شایستە بەدەستبێن یاخود بۆ نمونە ئامادەتان لە بەشداریکردنی لە وەرزی ئەم ساڵی خولی لاوانی پرۆلیگی عێراق چییە تەنها بەشداریکردنمانەوە لە خولی پرۆلیگ یاخود یەکێک لە پلەکانی پێشەوە بەدەستێنانی نازناوەکە. هەمیشانی وەشی پێشمەرگە لە فیاتی عمریا و بە تایبەتی خەتیەکیش هەمیشە یانەکەمان خزمەتێکی باشیانەکە کە بۆ ئەوەی کاریزان پێ بگەێنین بۆ ئاستەکانی پێشەوە لەگەڵەوەشە تموحی نازناومان هەیە تموحمان هەیە کە ململانەکەین و کانی وەشی پێشمەرگە و ناوی پێشمەرگە بە هەموو عێراق و کوردستان ئاشنا بکەین و ئێمە هەدەفی سەرەکیمانەوەیە کاریزان پێ بگەێنین دواتر بی لە ئەنجامەکەینەوە کە هەر مدەڕیبێک لایەنەکەی ئێمە تموحی ئەوەی هەیە کە بۆ ئەنجام ئیشەکە لەبەروی یانەکەمان دائیمە چاوی لەسەر ئەنجام و دائیمە چاوی لەسەر بەدیهێنانی کاسی عێراق بۆ یانی وەشی پێشمەرگە و کوردستان. ساڵی ڕابردووە خودوەرزی ڕابردوو بۆ ئاسی تازە پێگەیشتوان بوونە یەکەمی عێراق کاردانەوەی یانەکە چۆن بووە خۆتان و یاریزانەکان چه هەستێکتان هەبووکەوە ئەم نازناوەتان هێنایە بۆ شاری سلێمانی. ئێمە هەمیشە یانەکەمان پاڵپشتی کردوین و مادی و معنەوی ئەگەر بێت و یانەکەمان پاڵپشتیمانەکە ئێمە ناتوانین وەکو مدەڕیب ئەگەر باشترین لێزان بین ناتوانین و ئامانج و بەرنامەی کە هەمانەی بیگەێنین. سپاس بۆ خی گەورە پار ساڵ تقریبان 14 مانگ لە ئامادەکاریە بین توانیمان یەکەمی شاری سلێمانی بین و توانیمان بگەینە خولی عێراق یەکەمی عێراق بین و دواتر لە خولی کوردستانە سێەم بین و بە ڕوباعی بە پەناتیات دەرکرین. بەڵام ئەم ساڵ لێت ناشارمەوانێ بەرنامەی عێراق بۆ پرۆلیجی عێراق بەرنمەکەیان کتوپڕ بوو هەموو تیپەکان ئامادەکاری کەمیان کردووە بەم کاتە کەمە لەوانەی ئەو بەرنامە پرۆگرامی کە هەو بێن نەیگەری لەوانەیە بکەیتە شانسەوانێ بەڵام تۆپتۆپیان ئەبێ بیرمان نەچی ئێمە ئەبێ هەموو ڕۆژێک ئادا و ئوسلوبی باشمان هەبێت تا ئیزانەکانمان باشی پێ بگەین و فێری مەنافەسەیە بکەین و لە داهاتووە دەرەجەیەکی یانەکەمان ئیسفادەیان لێ بکات. ماوەی چەندێک ئێوە ئامادەکاریتان کردووە بۆ ئەم پاڵەوانەکەم خولی؟
وەکو پێم وتی ئێمە ئیشەکەمان دواکەوت ئیشەکەمان کە وەکو دواکەوت لە پێناوی ئەوەی کە پرۆلێجی عێراق بەرنامەکەیان درەنگ پەخش کرد بەڵام وەکو ئێمە تقریبان مانگ و 15 ڕۆژ مانگ و 20 دقە دەستمان پێ کردووە شەو ڕۆژمان کردوتە سەریە یاریزانەکانمان یاریزانی خۆماڵین بەردەوام تەمرینەگەین هەتاتی بێکی باشمان هەبێ ببین بە ڕقەمی عێراق و ناوبانجی پێشمەرگە ببەخشێنین بە هەموو کەسێک ڕۆژانەماوەی چەند کاتژمێر ئێوە ڕاهێنانتان ئەنجامدا و ڕاهێنەرەکان لە ئاستی بۆ نمونە زیاتر توانای دەستەیە بوون یاخود ڕاهێنانی تۆپ و هونەری یاریکردنی و لێهاتوویشتان ئەنجامدا کاکسیداجان ئێمە بیرمان نەچێ بە بۆنەی کردنەوەی مەکتەب ئیشەکەمان قروس بووە یاریزانمان هەیە 3 ڕۆژ بانیانە یاریزانمان هەیە 3 ڕۆژ نێڕوانە ئەبێ بیگونجێنی ئەو یاریزانی کە زۆرینەی بۆ تەمرین ئەتوانی تاکتیکیان تێ جێبەجێکەی ئەو یاریزانشی کە بەیانیانن ناتوانن یان نێڕوانەکەی بێن ئەبێ بانیان ئێمە تەمرینی پێ بکەین بەڵام عادەتەن ئێمە بەرنامەی تەمرینمان سعات و 45 دقیقە تەمرینەکانمان لەسەر ئاستی ئەوەیە کە بە ئاکادیمی فێریان بکەین و بربەستمان بۆ دروستە بێ بەڵام الحەمدوللا شکور ئێمە بۆ کە توانایی کە هەمانە بە فەزلی خۆی گەورە و هاوکاری یانەکەمان ڕۆژ بە ڕۆژ تەمرینی باشیان بگەین لایانی جەستەیی و تاکتیک و هەموو ئاستەکانیان پێشکەشەکەین بۆ ئەم یاری ڕۆژی یەکشەممە کە بەرامبەر ینی دۆ یەکەم یاریتانە ئامادەکاری پێویستان کردووە ئومێد و چییە بۆ ئەو یاریە ئێمە تقریبان چەند ڕۆژێکە پلانمانداناوە کە یاری بکەین لە ساحی خۆمانە بە شێوازی جاریکەین لە ساحی دەرەوە شێوازی جاریکەین هەموو بەرنمەیەک و هەموو توانە قدرێتێکمان تێکەڵ کردووە لەگەڵ یاریزانەکان و بە هاوکاری یانەکەمان هەتا بتوانین تیمێکی باشمان هەبێت ئیشەڵا ڕۆژی یەکشەمە کە بچین بۆ شاری دۆهۆشی ڕەنجینی خۆشەویست بیلەواکەینەوانێک یاریشی خۆش و باشکەین لەبەری کە گەنجەکان و ئیسفادەکە بیلەوەشەکەینەوانێکە ئیشەڵا تەمۆحی بردنەوەمان هەیە گەر ئیشەڵا خوا بیکا بەنسیمان ئەڕێن بۆ بەربەرەکانی نەک بۆ تەسلیم بوون کاپتن پێم خۆشە باسی شتێ بکەم زۆر کاتەبینین تایبەتی لە گەنجەکانی ئەم سەرد ئەم جیلە ئێستەیە خۆ بۆ درەنگ نووسن لە درەنگ نووسن و کێشانی نێرگە لەو جگێرە و ڤیپ و کۆمەڵە لەم شتە لاوەکیانەی کەەوە زیان لە ئاستی یاریزانەکانەدا ئێوە چیتان کردو بۆی کەوا یاریزانەکانی خۆتان دوور بن لەمانە بەداخەوە کە ئەم شتانە بۆ نمونە ئاستە تازە پێگەشتوانەکانیشی و لاوانەکانیشی گرۆ کە لە تەمنێکی هەرزەکاریە کاکسیدادیان ئەگەڕێتەوە بۆ سەقافەتی یاریزانەکە خۆی و ئەشگەڕێتەوە بۆ پەروەردەی کە تیان نیشتەجێ باوەڕ ناکەم هیچ باوکو و دایکێک هەستکات مناڵەکانی بەلاڕی خراپا بڕۆن بەڵام هەمش دەگەڕێتەوە بۆوانی کە ئەو کەسانی کە لە کافتریا ئەمێننەوانی ئەو کەسانی کە ڤای بەفرۆشتنەوەشتانە وان لایزان کردووە کە بوون بەسەر لێ شێوا و ئێمە وەکو یانە هەموو مدەڕیبێک و وەکو ئوسلوب و ئادای یانەکەمان کە بەرنامەی تەقدیم کردووە بیلۆ بکەینەوە هەم شت بیلۆ بکەینەوە پەروەردە ئەنجافێرکردن و یاریکردن ئێمە بەردەوام ڕۆژانە قسەیان بۆکەین و شتیان پێین بەڵام ئەم یاریزانە تقریبا ساعات و نیوەک لەگەڵمانایە ئەم ساعات و نیوەکە لەگەڵ ئێمە بێ لە حرەمی نادی و لە کێشەی سەوزا هەموو شتێکمان بەجیۆکە بەڵام دوای ئەوە گەڕێتەوە بۆ سەقافەتی خۆی و بۆ ئەوەی کە یاریزان داهاتووی هەمێ من لای بەڕێستەوانێ شتێکی ئەعلانەکەم بۆ هەموو گەنجەکانی کوردستان و عێراق بە تایبەتی ئەگەر بێت و حەزی نفسیان پێشی ڕاضە بخەن تەمەنی ڕاضیان کورتە بێ چونکە یاریزان چەنە تەمرینی باش بێت ئەبێ خەوی باش بێت چەنە خەوی باش بێت ئەبێ ناخواردنی باش بێ بەڵام بەداخەوە ئێمە تەغزێمان نییە بەرنمەیەکی وامان نییە یاریزان سەقافەتی هەبێ مەقسەم ئەگەر دەورە دەست پێ بکات ئیمکانێتی نادێگان ناتوانێت هەفتەی یاریزان لای خۆی گلباتەوانێ کە بتوانێتکە ئێمە کە ئەچینە دەروانێ باوەڕکە کاکسیدات شەوی پێش یاریکردن کە ئەچینە دەرەوە باشتری یاریەکەن هەتاکو لە شاری خۆمانە بن بۆ لەبەری کە لە ئوتێل لە بەرنامەی خەو خواردن و ئیسراحەتی ئێمەیە ئەو کات یاریەکەیان باشە بەڵام دواتر لە دەستی ئێمەیان نامێنێت باش ئێوە بۆ منە بۆ نووسنیان کات نووسن هیچ بەرنامەیەکتاندانن ناوە بۆ زوو نووسنیان و زوو هەڵسانیان بە تایبەتی خۆیان کە وەک باست کرد قوتابین وە هەندێک کات بۆی ڕاهیم خوێندنەوەی داوامی خوێندنەوە ناتوانێت لە ڕاهێنانەکانە ئامادە بن ئێوە هیچ کارێکتان کردو بۆی کەوا زیاتر تەرکیزیان هەم لای خوێندنەکان و ڕاضەکە بێنە لای شتی تر وە نووسنیان ڕێک بکەن کاکسیداجیان ئێمە وەکو یانەکەمان وەکو تیپەکەمان بەرنمەیەکمان هەیە گروپێکمان داناوە لەم گروپانە لەسەر ئیشی ستاندار ئیشەکەین کە خەویان چۆن بێ خواردنیان چۆنە بەڵام یاریزانەکان مەکتەبیان هەیە کە وەکو مەکتەبیان هەیە لەوانەیە کەمی خەویان هەبێت لەوانەیە لە مەکتەب هیلاک و ماندوو من ڕۆژی تەمرینکردن کێنە لای ئێمە لەوانەیە مەزەختێکیان لێ بکەین یاریزانەکان تووشی ئیسابە بن باشە با من پێم خۆشە لە بە دەرفەت ێزام لەم بەرنامەیە چەند پرسیارێک ئاڕاستەی خۆتکەم
کاکسۆران ساڵی چەند هاتن نێو دنیای وەرزشووە سەرەتا چۆن دەستی پێکرد و بۆ ئاستی یاریکردنی چۆن بوو یاخود بڵێم تا چه ئاستێک ڕۆی لە یاریکردنەوە تاوەکو چ پلەیەک ڕۆژ. کاکسیدا گیان سەرەتا یاریکردنمان ئێمەش هەروەکو ئەو گەنجانی کە بیدایەت هەروەکو مناڵانی کە پەروەردا بن لەسەر شەقامەکانەوە دوای ئەوە بۆ یاریگاکان دوای ئەوە ئاشنابووی بەیانە. من وەکو یاریکردن لە فوتساڵی کوردستان یاریم کردو لە ژەردەستی کاک شێخ سەلام کردەوە حەزەکەم ناویان بێنم دواتر لایانی وەشی پێشمەرگە کە لە فیاتی ناشین یاریم کردووە لەگەڵ شەبابە وەکو نادیەکانی کە بەڵام قەدەرەن یاریکردنمان ئەژمەمان عەزەتی پێگەیشتی دوای ئەوە ژیان کەمی قورس بوو داهاتی ئەو کاتە نەمانەتوانی خزمەتی خۆمانکەین وەکو کاتی کە ئێستاتیایین لە ئێستاە سوپاس بۆ خوای گەورە تقریبان دەوری 16 ساڵ لانی وەشی پێشمەرگەم کە خۆم بە قەرزارباریان نەزانم کە من لەوێ پەروەردە و گەورە بووم لەوێ هەمووکو یاریکردن گرنگجیم بەخۆمە وەکو ڕاهێنەریش لەخوا بەزیابێ ئێستا هاتوومەتە مەیدانەکەوانێ بۆیە پێم خۆش لەم بەرنامەی جەنابتەوە سوپاسی یانەکەم کە پشگیریان کردووم ئیشەڵڵاوی لە توانای منابێ لە قودرەتی منابێ خزمەتی شاری سلێمانی کوردستان و عێراقی پێکەم بێجیاوازی. ئامانجت چییە بۆ داهاتووی خۆت بۆن منە لایانی پێشمەرگی سلێمانی ئەمێنیتەوە یاخود ئەگەر بۆنە یەکی لایەنەکانی خولی عراقی یاخودیانەکانی خولەکانی کوردستانیش گرێ بەست پێشکەشکردنەوەک و ڕاهێنەری تیپی یەکەمیان دەست بەکاربی. من لەو شوێن و پێگەی کە تایە پەروەردە بووم ئەگەر چەندەها بۆندی گران بەهام لە دەرەوە بۆ بێت ناتوانم یانەکەم بەجێ بێڵم لەبەرەوەی من لەوێ پەروەردە بووم لەوێ فێری هەموو شتێکیان کردوم لەوێ من چاوم بە دنیای تۆتۆپێن و ڕاز و ڕاهێنەرەتی دەرکەوتووە بۆیە لێت ناشارمەوە 500,000 یانی وەشی پێشمەرگەرنێم بە 5 دەفتەری یانەکانی کە یەک لەبەر شکۆی ناوی وەشی پێشمەرگە و ناو ناوبانکی پێشمەرگە دوو لەبەرەوە پێگەی کە ڕێز و احترامی کە لە منیان گرتووە بۆیە تا بتوانم هەتا نادیەکەم ئیشیان بە من بێ وەکو ڕاهێنەر ئیشی تیاکەم دوای ئەوەش ئیشێکیان هەر پێم بلیانەکەیە خزمەتی یانەکەمەکەم. ئەگەر باسێک لە هەندەربوون و بینینت بۆ تیپەکانی ئەوروپا بکەین لە سەراستی ئەوروپا هەندێکیان و هەڵبژاردەیەکی وە بەکام یاریزان سەرسامی. من وەکو یانەکان هەموو یانەکان بە باشیان نەزانم بەڵام وەکو حەزی خۆم و خولیای خۆم ماستەرستی بە نادێکی پێرفێکت و باشە بینم چونکە ئەوەی مەتعی یاریکردن و تۆپی پێیە لەو فەرقەیە بینی وەکو دڵخواز یاریزانیشم میسی کاریگەری زۆر زۆر لەسەرمە کە وەکو یاریزانێکی ڕقەمیەکەی بینم کە لە تیمەکەیە خزمەتی تیپەکەیەکە. لە دوای سەردەمی گواردیۆلا بدێتە مانچەستەر ئەو کاتەی گواردیۆلا چوەتە ئەغێرا باوەڕکەوەی کە ڕاهێنەر بێدایمە حەزەکات ئوسلوب و ئەتێکێتی یاریکردنی تیپی باش ببینێ منیژە و ڕاهێنەرە سەرسامی کردوم و بگرە لەوانەیە ئێستا شتێک بڵێم قورس بێ لە کوردستانە بەڵام کەمترین تا زۆرترین ئوسلوبی ئەو تەبدیقەکەم لە ئیشەکانمە. لەسەر ئاستی کوردستان چی یاریزان و یانەیەک بە باشترین ئەزانی لە ئێستاەوە کێش بە پێشەوەی خۆتە زانی لە کاری ڕاهێنانە ئەم کەسە بۆ منە ئەگەر لەسەر ئاستی کوردستان بێ ئاسایە ئەشتوانی لەسەر ئاستی ئەوروپاش بیڵی کێ بە پێشەوەی خۆزانی ئەوی شارەبێت. من وەکو ئیشکردنی ڕاهێنەرایەتیم زۆر سەرسارم بە ئایبەدی شۆ لەبەری کە چەندجار لەگەڵ نادی خۆجەوی هەر نادیگەن بۆ ئێرە تقریبا من 15 ڕۆژۆک و مەعیشە لەگەڵ یان نبووم بۆی سەرسامی و ڕاهێنەر وای لێ کردوم وەکو نادەکانی کوردستانیش هەموو نادێکان بە نادی خۆمەزانم بەڵام بڵێم نادێکی خۆم زۆر لا سەرسامترە هەتاکو یانەکانی کە یاریزان دیاری ناکەیت چی یاریزانێک پێ باشترین یاریزانی ئێستی کوردستانە. واللهی یاریزانی ئێستا ئاستیان جێگر نییە بەڵام الحەمدوللا شکر لەم دوایانە هەموو یاریزانەکان ئاستێکی باشیان هەیە و هیوادارم سەرکەوتن و موفق بوون و دوورکەون و لەجگەرە و لە ڤایپ و نێرگەلە و مانەوەی شەوان چونکە یاریزان لە ناو ئەبات هیچ یاریزانێکی کوردیش کەم تەرخەم نییە لە ئاستی ئەوی کە لە عێراق بتوانێت یاری کات. خۆت بە قەرزاری کێزانی یەکەم خوای گەورە دووەم دایکم سێەم مامۆستا مەحموو جێگری سەررویانی وەشی پێشمەرگە و ئەو کەسانی کە لیانی وەشی پێشمەرگن کە هاوکارم بوون و زۆر سپاسی ئەو کەسانە شەکەم کە دایمە دەستیان گرتووم وە قەرزارباری جەناویشتانم و هەموو بەرنامە و پەیجەکان و هەموو کەناڵە بەڕێزەکان کە ئێوە فاکتەرێکم بۆ دەرکەوتنی ڕاهێنەرەکان هیوادارم ئێوەش خزمەتی باشتان بکەن هەتاکو ئێوەش خزمەتی ڕاهێنەر و هەموو پێگەکان کرد. لە چی شتێکی ژیانت پەشیمانی لەو کار و کردارانی کە لەوە پێشەگەر لە تەمەنی هەرزەکاریمان بوو بێت یا لە تەمەنی تەشبیهات نەبێت تەمەنێک کە ڕابردوومان پێ بەجێ نابێت دووباری نەکەینەوە ئیشەڵڵا ئەو بەرنامە و پرۆگرامانی کە بەسەر ئێمە هاتووەگەر بە باش یا بە خراپێ خراپەکان فێری کەس ناکەین باشەکان فێری ئەو کەساناکەین کە باشترین بن.
لە کۆتایی بەرنامەکە گەر شتێکت ما بێت. سوپاسی جەناب دەکەم کە تۆ کەسێکی لەوەی کە هەمیشە دەرگات واڵاوە بۆ خزمەتکردنی گەنجولا و هەموو کەسەکان هیوادارم خی گەورە سەرفەرزی دنیا و قیامەتانکە. زۆر سوپاسی تۆکەین کەمڕۆ لەگەڵمان بووی. بینەرانی ئازیز بەم شێوێ هاتمە کۆتای ئەڵقەیەم هەفتەی بەرنامەی هەفتانی وەرزش لە کۆتایی بەرنامەکەش سوپاسی ئامادەبوونی سۆران سەلیم ڕاهێنەری تیپی لاوانی یانەی پێشمەرگی سلێمانی لە خولی پرۆلیگی عێراق دەکەم کە ئەمڕۆ لەگەڵمان بوو بەرنامەکەی جوانتر و ڕازاوەتر کرد. سوپاس بۆ ئێوەش کە تام کات و ساتە بینێر و بیسەری ئێمە بوون. سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە. ڕێز و سڵاوی برای بچووکتان سیداد بابانی قبول فەرمونون هەتا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەفتانی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم. شاد و کامەران بن.